هەمیشە بە درێژای مانگی ڕەمەزان دەمانوێت لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تێڕوانینەکان بۆ ئێوە بخینە ڕوو سەبارەت بە و دیاردانی کە لە کۆمەڵگەی کوردیدا هەیە. ئەمڕۆ لەم تەورەدا باس لە دایک و باوک دەکەین. لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دایک و باوک چییە؟ چاکەکردن و پاداشتی چاکەکردن لەگەڵ دایک و باوک لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆنە؟ بوتراوە بەهەشت لەژێر پێی دایکدایە، باوک چۆنە، دایک چۆنە؟ ئەگەر کەسێک مامەڵەیەکی نەشیاو لەگەڵ دایک و باوکدا بکات لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە سزاکەی چییە؟ کە زۆر جار دەوترێت هەندێک مامەڵە هەیە سزایەکی ڕوحی هەیە. ئەم سزا ڕوحیە کە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە دانراوە بۆ دنیاکەی ترمان، خۆ ڕەنگە لەم دنیادا سزایەکی یاسایی ئەو تۆ نەتگرێتەوە کاتێک تۆ دڵی دایک و باوک دەیەشێنی. هەموو ئەمانە دەکەینە پرسیار و ئاڕاستەی زۆر بەڕێز مامۆستا شێخ عەلادین ڕەزای دەکەین کە بەڕێزیان زانای ئاینین لە ستودیۆ ڕۆژێکی نوێن بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەن. مامۆستا گیان زۆر زۆر بەخێربی مانگی ڕەمەزان. مامۆستا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە پێشەوەی باسی مامەڵەکردن بکەین لەگەڵ دایک و باوکە. دایک و باوک چۆن پێناساکرێت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته إلى يوم اللقاء. پێشەکی داواکارم لە خوای گەورە و میهرەبان بارانی بەڕەحمەتمان ببارێنی لەم کات و ساتەدا، ڕۆژە و ڕەمەزان لە ئێمە و لە هەموو مسڵمانان قبوڵ بکە، لە گوناهی باوک و دایکانێکمان خۆش بێ کە مردوون، ئەوانیشان کەوا نەخۆشن شیفایان بدا، ئەوانیشان ساغن تەمەندرێکیان کە ئینشاءالله. دیارە دایک و باوک لە دوای بوونی خوا خۆکاری وجود و بوونی ئێمە دایک و باوکە. دوای ئەوەی کە خوای پەروەردگار مرۆڤی دروست کردووە لەم سەرزەویەدا، دوای دروست بوونی ئادەم حەوای دروست کرد، لەبەرەوەی لەم بوونەوەرە لەم کەونا نە پیاو بەبێ ئافرەت ژیانی متکامیلە، نە ئافرەتیش بەبێ پیاو ژیانی متکامیلە. یعنی ئەم دوو عنسرە خوای پەروەردگار دروستیانی کردووە بۆ ئاوادانکردنەوەی ئەم کەونە، ئەم بوونەوەرە، ئەم زەویە. یعنی بە دایک و باوک ئەم بە زەویە ئاوادانە بێتەوە. لە هەموو شتەکانە خوای گەورە هەموو شتێکی کە دروست کردووە، مرۆڤ و غەیری مرۆڤ هەمووی بە جوود دروست کردووە، هیچی بەبێ جوود دروست نەکردووە. شەو و ڕۆژ، تاریکی و ڕۆشنایی، ژن و پیاو، گەنج و پیر، یعنی هەموو شتەکان جووتە کە خوای پەروەردگار دروستیان کردووە. یەکێ لەوانە دایک و باوکێکە، یعنی ژن و پیاوێکە کە لە ڕێگەی شریعەتی ئیسلامەوە خوای پەروەردگار بە کۆمەڵێ شەرت و مەرج و ئەیان کاتە هاوسەر و هاوژیانی یەک بۆەوەی کەوا بتوانن ماڵێک دروستکەن، لە ڕێگەی ئەم ماڵەوە کۆمەڵێ نەوە بخەنەوە بۆ ئاوادانکردنی ئەم سەرزەوێ. بەڵێ مامۆستا، کاتە مادام گرنگیەکی هێندە زۆری هەیە دایک و باوک لە ژیانی هەر یەکەیەکمانە، لە ژیانی سەر ڕووی زەمیناوەکو ئێستا کە باسەکەت، پێویستەکە مامەڵەی دروستی مناڵەکان لەگەڵ دایک و باوکا بە شێوازێک بێ لە ڕۆژانی ئاساییە و بەتایبەتریش کە لە ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزین پێویستەکە مناڵەکان بە شێوازێک هەسوکەوت و مامەڵەی دروست لەگەڵ دایک و باوکیان بکەن. هەموو کات ئاینی پیرۆزی ئیسلام تەنها خزمەتی دایک و باوکی نەبەستۆتەوە بە مانگی ڕەمەزانەوە، هەموو کاتێک واجبی کردووە لەسەر باوک و دایک، لەسەر ئەولاد کە خزمەت و ڕێز و حورمەتی تایبەت لە دایک و باوکی بگرێ. لەبەرەوە سەبەبی دوای خوا سەبەبی بوونی ئەم کەسە دایک و باوکە، کەوابوو ئینسان ئەبێ بە وەفا بێ بەرامبەر بە کەسێک کە هۆکاری بوونی ئەوە لەم سەرزەوێدا. اینجا دوایەوە ئەم دایک و باوکە بە تایبەتی دایک ژیانی خۆی خسوەتە سەر ژیانی مناڵەکەی، شەو لە نێوە شەوە خەبەرێ بێتەوە، یعنی لە زستانە، لە سەرما، لە گەرمادا خۆی ئەکاتە قوربانی مناڵەکەی، کەوابوو ئەبێ ئەم مناڵیش هەوڵ بدا ئەو مافە ئەو حەقەی دایک و باوکی جێبەجێ کاتەوە. قورئان پێمانە فەرمێ ئێوە دوعا بکەن بۆ دایک و باوکتان وکو چۆن ئەوان ئێوەیان لە مناڵیا بگەورە کردووە، ئێوەیش لە کاتی بەتەمەنی ئەوانە ئێوە ئەوان بەخێوکەن. ئەبێ تا خوای گەورە لە قورئانی پیرۆزە سەرگوزشتەی پێغەمبەرانمان بۆی گەڕێتەوە لەبارەی ڕێزی دایک و باوکەوە. ئەوەتانە عیسا پێغەمبەر عەلەیه السەلام یەکێک بۆ لەوانەی کە زۆر چاک بووە لەگەڵ دایک و باوکی،
یەکێ لەوانە نوح پێغەمبەر داوای لێ خۆشبوون بۆ دایک و باوکێکە یەکێ لەوانە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم چۆتە سەر گۆڕی دایکی گریاوە بۆ ئەوەی کەوا خوای گەورە لێی خۆش بێ یعنی ئەمە دەبی پێغەمبەران بووە اینجا پیا و ساڵحان پیا و چاکانی ئێمە ئەوانەی کە بەڕاستی زانیانە دایک و باوک چییە ڕێزی تایبەتیان لە دایک و باوکیان کردووە باوسە چی واجبە لەسەر ڕۆڵەکان بەرامبەر بە دایک و باوک بە پێچەوانەشەوە پێم خۆش هەر باسێکی واجباتی دایکاتی و باوکاتیش بکەین بەرامبەر بە مناڵ بەرامبەر بە دایک و باوک سێ شت واجبە بەڕاستی لە دایک و باوک سێ شتیان بەرامبەر بە ئەولادەکانیان واجبە یەکەم دایک و باوک ئەگە برسی بوون واجبە لەسەر ئەولادەکانیان تێرانکەن ئەگەر ڕوت بن پۆشتیان کەن ئەگەر نەخۆش بوون بیان بۆ تیمارستان و تەداویان کەن و ئەم دایک و باوکە ئەگەر وفاتیان کرد پێویستە لەسەر ئەم ئەولادانەی چوار شتیان بۆ بکەن بیان شۆرن کفنیان بکەن و نوێژان لەسەر بکەن و بیان شارنەوە لە گۆڕستانی مسلمانانە و خاڵی سێهەمیان بەرامبەر بە دایک و باوکیان لە دوای مردنیان دوعای خێریان بۆ بکەن و وەسیەتەکانیان جێبەجێکەن ئەگەر وەسیەتێکیان کردبوو و سەردانی خۆشەویستەکانیان بکەن ئەو کەسانی کە دایک و باوکیان خۆشیان ویست بوو ئەبێ ئەمانیش خۆشیان بێن وەکو ئەوەی کە دایک و باوکیان خۆشویست بێت چونکم بەڕاستی لە ئەثەرە واریدا یەکێک لەوانە عەبدوڵای کوڕی عومەر خوای لە ڕازی بێ ئەڵێ گەیشتە پیاوێک لەو دەشتی مەدینە کە پێی گەیشت پیاوێکی لادێی بوو وەکو خۆمان ئەڵێن عەرەبێکی لادێی ئەویش کە سەیرێکی کرد دابەزی لە وشترەکەی و عاباکەی داپێی و وشترەکەیشی داپێی کابرا لێدا ڕووی ئەمەی کە لە خزمەت حەزەتی عەبدوڵا بوو فەرمووی بۆچی وات کرد خۆ ئەمە خەڵکێکی دەشتەکین خەڵکی دەشتێکی عادەتەن عەرەبی دەشتێکی بە شتێکی کەم قەناعەتەکەن یان هەر عاباکەت بدایە پێی یان هەر وشترەکەت بدایە پێی ئەیش فەرمووی ئەمە خۆشەویستی عومەری کوڕی خەتابە لە پێغەمبەرم بیستووە صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک چاکە لەگەڵ خۆشەویستی دایک و باوکی بکە واتە چاکەی لەگەڵ دایک و باوکی کردووە کەوابوو چاکەکردن لەگەڵ دایک و باوک سێ حاڵەتە بە زبان يعني قسەی لین و نەرم و چای خۆشیان لەگەڵا بن ولا تقل لهما أف ولا تنهرهما قورئان وامان پێ فەرمێ حتا لە کاتی نەخۆشی و ناڕەحەتی و ئەو پەرسەغڵەتیە نابێتەوە ئۆفی لە ئاستا بکەیت یعنی نابێت ئۆف بکەی لەبەرەوەی ئەو ئۆفی لە ئاستی توان نەکردووە پیاوێ هاتە خزمەت حەزەتی عومەر ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێوتی قوربان من دایکم گەیشتۆتە ئاستی بێتاقەتی یعنی ئەو پەڕی محتاجە بە هەموو شتێ بە کۆڵ هەڵی ئەگرم ئایا من حەقی دایکم جێبەجێ کردووە ئەویش فەرمووی نا وتی بۆ فەرمووی لەبەرەوەی ئەو کاتەی دایکت خزمەتی تۆیە کرد تەمەنای کرد تۆ تەمەنە درێژ بێ ئیسە تۆ کە خزمەتیەکەی تەمەناکەی تەمەنی ئەو کورد بێ لەبەرەوەی تا حەقی ئەو جێبەجێ نەکردووە بەڵێ مامۆستا ڕەنگە زۆربەی کات هەر یەکێک لە ئێمە کە گەورە ئەبین هەر لەنێو خودی ئەو خێزانانەی کە خۆمان تیای ئەژین کۆمەڵێک هەڵسوکەوت و ڕەفتار ببینرێ لە نێوان دایکان و باوکان و مناڵەکانە ڕەنگە هەنێک جار لەلایەن مناڵەکانەوە تووڕەبوون و دەنگ بەرزکردنەوە بەسەر دایک و باوکان ڕوو بدا هەنێک جار ڕەنگە بەداخەوە بگاتە ڕادەیە کە ئاستی بەڕێزیکردنیش بێ بەرامبەر بە دایک و باوک هەنێک جار ڕەنگە دەنگ دابڕین بێ لە دایک و باوکە کە ئەمانە خۆی لە خۆیان لەلایەن مناڵەکانەوە بەرامبەر بە دایک و باوکیان کە ئەنجامەدرێ سزاکەی چییە یعنی ڕەنگە زۆربەی کات ئەو کەسێک کە پرسیاری لە یەکەی بڵێ چۆن بەو شێوازە تۆ هەڵسوکەوتەکەی دایک و باوک ئەو هەموو هیلاکەتی چێشتووە هەتاوەکو تۆ گەشتووی بەم تەمەنە ڕەنگە زۆر بێ منەت بێ لە وەڵامدانەوەیە خۆی لە خۆیان لە ئاینی ئیسلامە سزای ئەم جۆرە کەسانە بە چ شێوازەکە ئێمە طبعا مسلمان کاتێکە بەڕاستی مسلمان بێ ئەو گەنجانەی ئێمە کە بەڕاستی عەقیدەی ئیسلامیان وەرگرتە بێ ئەو دوکاندارانەی کەوا لە بازاڕن ئەگەر عەقیدەی ڕاستەقینەی مسلمانیان وەرگرتە بێ ئەو بازرگانانەی کەوا ئەچن لە سین و لە وڵاتانی تر شتوان بۆ دێنن ئەگەر بەڕاستی مسلمان بن ئەو وەختە شتێک بۆ ئێمە نایەنن کە ببێتە زەرەر و زیان بۆ نەوەکانی ئێمە و بۆ داهاتووی ئێمە بۆ لەبەرەوەی ئەزانەی خوا مراقیبێکی هەیە بەسەرەوە یەکێک لە هاوڵەکان چوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم داوای لێکەوتی ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاریەکەم بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی يا أبا ذر أحكم السفينة فإن البحر عميق واستكثر الزاد فإن السفر الطويل
وخفف ظهرك فإن العقود كؤود وأخلص العمل فإن الناقد بصير. جاء فرمي رجاك بحرك قولة أقل لخود به يعني أم دنياك بحرك بيه بيه أقل إنسان أقل لخوين بيزوتي عاشيه وفرمي رجاك دورة باك ولا كتسوق بيت وسي أخيرا فرمي وأخلص العمل ما بس في أمشان وأخلص العمل فإن الناقد بصير. إنسان لحد شوينك لقل دايك وباوكي لقل هاوسي لقل رفيق لقل برادر لقل ولاد لقل نشتمان لقل أوشتاني كالبردس يعني أقل براستي بإخلاص وبك هيش سزايق نايت سري بلكو پاداش هدريتوا دايك وباوكي جيكي كلواني كوا إنسان أقل چاكيان لقلابك أخواي قورا چاكا يكيك لهوكاري بردوامي إنسان بيغمرة فرمي صلى الله عليه وسلم بر آباؤكم تبر أبناءكم إيوه چاك بن لقل دايكو باوكتانا من على كانشتان لقل تانا چاكا بن چاكا كدن لقل دايكو باوكا هو كاري أو يكا توش من على كد بو تو چاك بيه أقر تو خراب بي لقل دايكو باوكتا من على كي توش خراب بي لقل تو من على كي توش خراب بي لقل تو لبروا دايكو باوك هو يعني شاكا كدن لقلانا كومل حكمة وقاجازي تاع هم بو دنيا إنسان هم بو قيامتي إنسان لدنيا دا أجر شاك بي أو كسا همو كسي وصفك أو سباسك وسربرزي دنيايا وبو قيامت شيء خوا محاسبيناك بلام خول قيامتايا كمشتك إنسان لدواي بجيهناني فرزكاني خوا محاسبي إنسان لسر دايكو باك باشا ما مثلا ديك كسي ام شاكي وكو خير بدايكو باوك بله أبيت راست أويان الإنسان نابي وكو خير تمشاي أو بكاكا أما خير بدايكو باوكي أكا شوفوا القرآن فرمي وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا يعني بفرماني خوا إنسان بيتشاكا بكا لقل دايكو باوكي أنك فرزي قالت زور بداخة ومن لم كان على بريزوة أيليم زور جاء لم رمضانا زور کەس پرسیار لێ ئێمە کا تەلەفۆنەکە مامۆسا ئەوە زەکاتەکەم بدەمە دایکم ئایا سەرفتەکەم بدەمە دایکم یعنی ئەوەنە شعوری نییە ساڵی جاریە 10,000 یان 15,000 دیناری ئەکەوێ ئەوێ ئەم 10,000 15,000 بداتە دایک و باوکی نێدا یعنی خزمەتی دایک و باوکی بە 10,000 سەرفترە ئەزانەیان بە 20,000 زەکاتێک ئەزانێکەوە ساڵی جارێکە خوافەردی نە ئەبێ ئینسان دایک و باوکی بخاتە سەروی خۆیەوە دوای خوا دایک و باوکە دوای خوا دایک و باوکە ئینسانە بێ ئەوەنە ڕێز لە دایک و باوکی بگرێ بگاتە ئاستێکی ئەوە کە ئەم کەسە بزانێت کە کەسێک هەیە كمحاسبة أم كساك على قيامتها لسلام دايكو باش ما مصا هتا ديت ألين سيلي الرحم كما بيتو يعني لناكم الجاي خو ما عندها أمشتر زانم يوزور بريشيا كون زور أيبين وبردام لمن بركاني خوتانا و باسي سيلي الرحمة كان للرنجا يعني بيروز إسلام وشون باسي سيلي الرحمة كريت شون بجيده يعني ألين روش بروش أم سيلي كم دبيتو برامبر دايكو باوك أجر كسيك دايكو باوكي فراموش بكات سيلي الرحم بجينين سزاكي تشيا خوي اگر پێچوانە شەوە ئەگەر بەجێ بێنێت چی دایک و چ باوک خۆی هەموو باوک و دایک مافیان لەسەر ئەولادەکانیان هەیە ئەولادیش مافی لەسەر دایک و باوک هەیە خۆ پیاوێک کاتە خزمەت حەزەتی عومەر شکاتی ئەولادەکەی کنەوەکەی کرد لەسەر لە بەرەوەی کەوا گوێی بۆ ناگرێ بە قسەی ناکا و فەرمانەکانی جێبەجێ ناکا حەزەتی عومەر کوڕەکەی بانکە وتی بۆچی بە قسەی دایک و باوک ناکەیت ئەوانە بۆچی مافی دایک و باوک پێشێلەکەی وتی ئەی قوربان من مافم نییە بەسەر دایک و باوکم وتی با تۆ وتی ئەی مافەکانی من چییە وتی یەکێ لەوانە ئەوەتانێک کە دایکێکی باشی بۆ تۆ هێنابێتە فەرام یعنی پیاو ئەبێ هەوڵ بدا کەسێک بکاتە دایکی مناڵەکەی کە بزانێت پەروەردەیکە کە بزانێت بەخێویکە کە بزانێت دایکە یعنی خەم لە دایکایەتی خۆی بخوا یەکێک لەوانە ئەوە ناوێکی خۆشی لێ بنێ یەکێک لەوانە کە ئەم مناڵەوا لێ بکە کە نەبێتە بار بەسەر خەڵکەوە ئەم دایک و باوکە یعنی مناڵەکەی نەبێتە بار بەسەر خەڵکەوە یا وەکو مناڵ وایە یعنی باوک و دایک ئەبێ مناڵەکانی بەو شێوە پەروەردەکە ئەبێ مناڵیش دیسانەوە لا لە دایک و ئەی چۆن قورئانە فەرمێ کەما ڕەبەیانی سەغیرە وەکو چۆن ئەو بە مناڵی منی پەروەردە کرد ئەبێ منیش بە گەورەی ئەو پەروەردەکەم بەڵام ئەی ئەگەر ئەو بە مناڵی ئەومی پەروەردە نەکرد بێ ئەوە حەقی خۆیەتی کە ئەویش لا لەم دەکاتەوە دا مەسەلەی ڕستی لێ ڕەحم کاکە مامۆستاگیان ئێمە
لەم عەسر و زەمانەدا بەڕاستی کەوتنێتەوە کە عەسر و زەمانێک و یعنی هەتا جەژنەکانیش بە تەلەفۆن پیرۆزبایی لە یەکەکەی ناچین سەردانی خزمەکانمان دایک و باوکمان کەس و کارەکانمان بکەین ینی وامان لێ هاتووە خەڵک پێ عیبە بچە سەردانی کەس و کارەکەی بکە ئەوە خاڵێکە خاڵی دوو هەمیش بەڕاستی ئەم تەکنۆلۆژیا وای لە خەڵک کردووە بە تەلەفۆنیە بە ئەوە خاڵی سێهەمیشان دوورکەوتنەوە لە مزگەوت و لە مامۆسای ئاینی و لە نوێژ و جمعە و جەماعەت خەڵک وای لێ هاتووە کە تۆ تەلەبە کە ڕۆژی یەکەم نەچوو بۆ مەکتەب ڕۆژی دووەم نەچوو دەرسی سێهەم نەچوو دەرسی چوارەم نەچوو ئەو تەلەبە چی لێ دێ وای لێ دێ کە لە ئەخیری ساڵە ڕاست بەبێ هیچی پێ نییە ئێمەش ئەگەر ئەو گەنجانەمان ئەگەر پەروەردە نەکرێ لەسەر پەروەردەیەکی عەقیدەیی وا ئینسان لە دوو شتە ترسێ یان لە سزای خوایی یان لە سزای دنیایی ئێخۆ ئێمە هیچیانمان لەم ڕۆ هیچیانمان ئیسە نییە نە خەڵک لەسەر دایک و باوک سزا ئەدرێکەت خزمەتی ناکە نە کابرایش باوەڕی بە سزای قیامەتی هەیە ئەوە بێ خەڵک بێ ڕەحم بێ بەڵام ئەگەر ئێمە باوەڕمان ببێ کە ڕۆژێک دێ کە خوای گەورە زیرنمانەکاتەوە و حەق و تۆڵەی هەموو حتا پێغەمبەر فەرمێ ساڵ سەلەم حیوانی شاغدار تۆڵەی لێ سێنرێتەوە لەسەر حیوانێکی بێشاق ئەی چۆن ئەولادێکە بە مدەی 15 ساڵ باوکو دایکی بەخێوێکە لە دوایە ئەم ئەولادە ببێتە ینی ببێتە دڕک بۆ گیانی ئەم دایک و باوکە خوا چۆن سزا لەم ئەولادە ناسێنێ لەسەرمدا ئەوە ناعەدالەتی خوا دەرەخا بەڵام خوا عادلە خوای گەورە دادپەروەرە حەقی کەس بەسەر کەس و نایڵێ لەبەرەوە بێڕەحمەکە لەوەیە کەوا خەڵک گوێ ناداتێ نە لە سزای خوا ترسێ نە لە سزای دنیا مامەسا شتێکت باس کرد لە قسەکان تاوتت بابەتی گوێنەگرتن لە دایک و باوک ئەگەر ئەوان بەردەوام وەکو خۆت وتت هەمیشە لە خەمی مناڵەکاندا هەمیشە دەیانەوێت باشترینەکان بۆ ڕۆڵەکانیان دەسەبەر بکەن بابەتی گوێنەگرتن خۆوەکو وتت سزای دنیایی نییە بەڵام سزای ئەو دنیایی چییە سزای ڕۆحیەکەی چییە سزای دنیاییشی ئەبێ حاکمی مسلمانان سڵتانی مسلمانەوە چۆن حەزەتی عومەر ئەو پیاوەی بان کرد ئەبێ دەسڵاتدار کێ دەسڵاتی بەسەر ئەم وڵاتەدا مەسەلەن بەسەر ئەو شوێنەدا ئەبێ بانیکە ئامۆژگاریکە و تێگەیەنێ کە بۆچی بۆ خزمەتی دایک و باوکن ناکەی لەبەر ئەوە سزاکەی ئامۆژگاریکردنە و تێگەیاندنە و حاڵیکردنێتی و ئەگەر هەر نەگەیش هەر خراپ بوو لەگەڵیا طبعا خراپە بەچی جەزا دێتەوە بە خراپە کابراگەر خراپ بێ هەر خراپێ لەگەڵ دایک و باوکی ئەیسا تۆ جەنابتان لە ئەعلامین ئاگاتان لێیەکە چەندێ ڕۆژانە کوڕ دایک و باوکێ کوژێ باوکێ کوژێ دایکێ کوژێ عنی لە ئەمە هۆکارەکەی چییە بۆ یعنی حکوومەت دەسڵات بۆ ناپرسێ بۆ ئەم کوڕە باوکێ کوژێ اینجا یەکێ کوژرا دوان کوژرا سیان کوژرا بۆ سەبەب و هۆکارەکەی نادۆزنە و ڕێگە لەم کوشتنە بگیرێ لە ناو وڵاتی ئێمە پەنە نەسێنێ لە بڵێن لە سلێمانی خەڵک کوژرا دەنگ نەکرا لە هەولێرش خەڵکە کوژرێ لە هەولێر خەڵک کوژرا لە دووەکیش خەڵکە کوژرێ بەڵام ئەگەر بەری لێگیرا و خەڵکیش ئەوەنە زیادەڕێوی ناکە اینجا پێویستە حکوومەت بەڕاستی یعنی حملەیەک بکا بۆ ئاگداری خەتیبەکان بکاتەوە لە ڕێگەی وەزارەتی ئەوقاف و کاکە ئەم جمعە بەس خەڵک باسی کوشتن بکە بەس باسی ڕێزی دایک و باوک بکە ئەوانەمان هەیە بۆ لە ئەوقافەوە هەمان پێویستە بکرێ یعنی وەکو ئەنا من وەکو خۆمەیکەم واتە ئاڕاستە ناکرێن مامۆستایەوە بڵێن ئەم هەینیە بە وتارەکانتان پەیوەندی بەم بابەتەوە هەبێ هەیە بەڵام ئەوە یعنی شتێک نییە کە بڵێن هەموو خەتیبێک هەموو مامۆستایەک ملتەزیم بێ یعنی پێوە بەڵێ مامۆستا هەنێ جاریش ڕەنگە مناڵ لە تەمەرێک لە تەمەنەکانە باش نەبوو بێت لەگەڵ دایک و باوکی یاخود هەندێک کاری کردبێ بەرامبەر بە دایک و باوکی بوو بێتە هۆکارێک بۆ عەزێدانی دڵی دایک و باوکەکە ڕەنگە بەردەوام ئەمە بوو بێ بە مەراقێ لە دڵی مناڵەکەیە بڵێ
خۆشی دواتر هەز بە پەشیمانی بکات نەزانێت چۆنی و بە شێوازێک تعویزی ئەمە بکاتەوە بۆ دایک و باوکی ئایا داوای لێبوردنکردن لە دایک و باوک یاخود گردن ئازاییکردن لە دایک و باوک ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئیتر ئەو گوناحانەی کە پێشتر ڕۆڵەکەی بەرامبەر بە دایک و باوکی کردوێتی بسڕێتەوە. وەکو عەرزم کردن ئێمە لە دوو ڕوانگەوە ئەولاد دەتوانێت مافی دایک و باوکی ئەدا بکە یەکیان لە دنیادا وەکوتم قسەی خۆشیان لەگەڵا بکە گەر پێویستیان بە قسەی خۆش بوو لە کاتی نەخۆشیە هەوڵ بدا سەردانیان بکە. ئیبن سیرین هەمووتان ناوتان بیستووە ئیبن سیرین لە خزمەت دایکیا بوو ئەوەنە لە خزمەتی دایکە کوروشکەی کردبوو یعنی ئەوەنە بەڕێز و حرمەتەوە لە دەستیا بوو پیاوە هاوتی یا ئیبن سیرین یا محەممەدەوە نەخۆشی فەرمووی نەوەڵا وتی ئەی بۆ وتی من ئەوە دەبی خۆمە بەرامبەر بە دایکم. زین العابدینی کوڕی ئیمام حوسێن خوای لە ڕازی بێ یعنی باشترین مرۆڤ بووە بۆ دایکی یعنی کە ڕێزی لە دایکی گرتووە حرمەتی لە دایکی گرتووە بەڵام قەت لە سفرەیەکە لە سقاپێکە لەگەڵ دایکیانانی نەخواردووە یان پرتی وتیان تۆ ئەوەنە ڕێز لە دایک دەگری بۆچی لەگەڵ لە خوانێکە لەگەڵ دایکتانان ناخۆی ئەویش فەرمووی لە ترسی ئەوەی نەبادا من دەست بەرم بۆ لقمەیەک پێش من دایکم چاوی تێبڕی بێ ئەترسم حەق و مافەکەی پێشێلکەم لەبەر ئەوە نەمتوانیوە لە سپێکە لە خوانێک تۆ بێ تۆ لەو ڕوانگەوە تەمەشای دایک و باوکە بدانە حەق و مافی پێشێلەکەی طبعاً دایک و باوک ئەگەر لە دنیادا ئاوا بجوڵێتە باشە ئەگەر ئەو کەسە مافی پێشێلکرد نەیتوانی لە حاڵی ژیانە ئەتوانێت لە دوای مردنی دوعای خێری بۆ بکە سەدەقەی بۆ بکە و وەسیەتەکانی جێبەجێکە و سەردانی ئەو کەسانم بکە کە لە دایک و باوکیەوە نزیکن ئەوە ئەو وەختەی خوای گەورە ئینشاءالله تعویزی بۆ بکەم. جێبەجێکردنی وەسیەتەکانیش ئەرکەوانە واجبە وەسیەتەکانی جێبەجێکردنی وەسیەتی دایک و باوک بە شەرتێ لە سێیەک تەجاوزی نەکرد بێ لەو ماڵ و سەرۆتەی کە هەیەتی واجبە لەسەر ئەولاد کە جێبەجێکە. دەست خۆش بە مامۆستایمیشمان نەماوە گەر تۆ شتێکت مابێ یان تێ باسی کەی لە کۆتاییشدا. من داواکارم لە گەنجەکانی ئێمە بە تایبەتی لەم عەسر و زەمانەدا کە وەکو جەناب فەرمووی ڕەحم و سۆز و بەزەیی کەم بووە لای بکەن و بەلای دایک و باوکانە ئەوەنە نەڵێن دایکمان زەکاتی پێشە و سەرفترەی پێشە و یان دایکمان وایە باوکمان وایە هەوڵ بدەن دایک و باوکیان بە شێوەیەکی یعنی محتەرەمانە چۆن دایک و باوک ئەوانیان بەڕێزەوە بە حرمەتەوە شەو هەڵساون بە سەریانەوە دانیشتون بە خزمەتیان کردوون بە ئەمانش ئاوا هەتا دایکیان و باوکیان ئەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار با بۆ شێوە ڕێزیان لێ بگرن و حرمەتیان لێ بگرن و خزمەتیان بکەن بۆ ئەوەی کەوا هەم لە دنیادا سەربەرز بن و لە قیامەتی شاتوشی سزا و عەزاب و ناڕەحەتی نەیەن. خوای گەورە لە گوناهی دایک و باوکەکانمان خۆش ببێ خوای گەورە عاقبەتمان خێرکە وڵاتمان ئاوادان کاتەوە بە خێر و بەرەکەت و میهرەبانی خۆی سەلامی خوای گەورە لە ئێوەش ئینشەڵڵا زۆر سپاس بۆ مامۆستا شێخ عەلادین ڕەزا زانایانی زۆر سپاس بە وتەکان دەستەکانت خۆش بێت بە هیوای وتەکانی مامۆستا جێگی خۆی گرتی بێت